بەڵێ وا دیارە بەیانی ئەمڕۆ ڕایۆژکاری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بۆ کاروباری خاڵە سنووریەکان و گومرێک سەردانی کەرکووکی کرد لەسەر داوای ئیدارەی کەرکووک کە پێشتر ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک داوای لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کردبوو بۆ ئەوەی کێشەی ئەم بازگە و بارهەڵگرەکان کە ماوەیەکە دروست بووە و بە تایبەت بابەتی سۆنەر و دواکەوتنی بارهەڵگرەکان کە چەند جارێ خۆپیشاندانیان کرد و مانیان کرد لە بازگەکان وا دیارە ئەمڕۆ ڕایۆژکاری سوودانی و کۆمەڵێک لە ئەتوان بڵێن ئەفسەرەکان و ئەوانەی کە تایبەتمەندن لە بواری بازگەکان سەردانی کەرکووکیان کردو و لێرە لە بازگەی چیمەن کۆبوونەوەیەکیان ئەنجامدا کە زیاتر لە کاتژمێرێکی خایان دواتر ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک قسەی بۆ میدیاکان کرد و ڕایگەیاند کە کۆمەڵێ ڕێکاری نوێ گیراوەتە بەر کە کار ئاسانی تەواو بۆ شۆفێرانی بارهەڵگر ئەکا لەمە دووە لە بازگەکانە دوانەکەون چەند ڕێڕێوێکی تر ئەکرێتەوە بۆ ئەوانی کە هەندێ کەرەستەیان پێ کە شایانی ئەوە نیە لە بازگەکان بمێننەوە ئەو ڕێکارانە لە یەکی دەوە ئەڕواتە بواری جێبەجێکردنەوە هاوکات لە کۆتاییدا ئەوەشی ڕاگەیان کە بۆ ئەو بازگانەی کەرکووک کە بازگەی چیمەن و بازگەی دارەمان ئامێرێکی تری سۆنەر جێگیر ئەکرێ بۆ کار ئاسانی بۆ شۆفێرانی بارهەڵگر بۆی چەند کاتژمێرێکی زۆر لە بازگەکان نەمێننەوە. قسەی کۆتایی ڤار دەیکات.